لێرە خاتر ڕزگار لێکەم ئاەتێکە خوێنمەوە بۆ دەستپێکە باسی شرکەکە. شرکیش واتە هاوڵ بۆ خوا پەیداکردن، هاوبەش بۆ خوا پەیداکردن، دیاریکردنی هاوشێوەیەکی ئەو، هاوێنەیەکی ئەو، هاوتایەکی وەک ئەو. ئەوەش بە هیچ شێوەیە خوای پەروەردگار لە شرک خۆش ناوێ. وەکو فەرمێ إن الله لا يغفر أن يشرك به ويغفر ما دون ذلك لمن يشاء. خوای پەروەردگار قبول ناکە لە هیچ کەسێک ئەگەر شەریکی بۆ بڕیار بدات، بەڵام لە خوار گوناهی شرکەوە هەموو شتەکانی تر معڕۆزە بۆ ئەوەی کە خوای پەروەردگار لێی خۆش ببێ. شرک یعنی چی و چۆنە؟ شرک ئەوەیە کە ئینسان لەگەڵ ناسینی خوای پەروەردگارە کە خوای پەروەردگار کردگارە، پەروەردگارە، خاوەنە، خاوەندە سەڵاتە، خاوەنی هەموو سوودگەیاندن و زەرەرگەیاندنێک هەر لای ئەوەوەیە، ئەو زیندوی زیندووکەرەوەیە، ئەو مرێنەرە، ڕۆزی دەرە، ئەو صفەتانەی کەوا ئەو ئەسماء الحسنایی کە پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام فەرمێ إن لله 99 اسما من أحصاها دخل الجنة. خوای پەروەردگار 99 ناوی هەیە، هەر کەسێ بیژمێرێ ئەچێتە بەهەشتەوە. لەو 99 یعنی پێش هەموو شتێک ئینسان خوا بناسێ کە بکەری مطلقە، هەموو کاروبارێکی گەردوون، هەرچی ڕووداوێت کە ئەبێ، هەموو هەڵس و کەوتێک لە عیلمی ئەوە و لە ویستی ئەوە و بە توانای ئەو هاتووە ئەو ئیشە. ئەوەش یعنی ئیمان بە قەدەر کە بەشێکە لە ئیمان بە پەروەردگارەتی خوای پەروەردگار. یعنی ئیمانێکی ڕاستەقینەمان هەبێ بەوەی کە خوای پەروەردگار خالق و مالك و ضار و نافع و ئەو صفەتانەی تر کە لە قورآنی پیرۆزە زیاتر لە چند صفەتی هاتووە تقریبا. عکسی ئەوە بریتیە لە شرک، واتە نەناسینی خوای پەروەردگار بەو صفەت و ئەسماعانەی کە هەیەتی خەڵک شتێکی تر داداشەوە، یان ئەو صفەتانە بداتە پاڵ یەکێکی تر کە مەخلوقن. مثلا باوەڕمان بۆ هەیە کە خوای پەروەردگار بارانە دارێنێ، یەکێک باوەڕی وابێت کە شێخ عەبدولقادر جیلانیش بارانە دارێنێ. طبعا ئەمە لە حەدی بەشەریەتی دەرەچێتە ئەو سنوورە قەدەغەکراوە کە خوای پەروەردگار بۆ جەنابی خۆی دیاری کردووە. هەروەها خوای پەروەردگار بە هەموو شتێک دەزانێ وەکان الله بكل شيء محيطا. فڵان ئەگەر یەکێک لە ئێمە وتمان فڵان شێخ یا فڵان کەس غەیب دەزانێ، ئەمە لە سنوور دەرچوونی بەشەریەتی خۆمانە بۆ تعداکردنە سەر سنوورێک کە خوای پەروەردگار دیاری کردووە کە نابێت کەس توخنیکەوێ. هەروەها لە باسی خەلقە باوەڕمان وایە کە خوای پەروەردگار کردگاری ئەم هەموو بوونەوەرەیە، ژیان ئەو هێناوێت یەکتایەوە دروستی کردووە. هەر وەختێکیش باوەڕمان وابێت کە خالقێکی تر هەیە لەگەڵ خوای پەروەردگارە، ئەمە شرکە. شرکەکان بەو شێوەیە یەکەم لە ناسیندان، شرکی دووەم لە پەرستنی خوای پەروەردگاردان. خوای پەروەردگاران دیگە کردوین کە ئێمە ئەو بپەرستین. هەندێک پەرستن بە دڵن وەکو خواویستی، صدق لەگەڵ خوایە، ئیخلاص، تەوەکل و ڕەجا کە هەموو شتێک بێت لە دڵ و دەروونە ئینسان بەرەو خوای پەروەردگار، ئیشەکانی کە ئیکا مەبەستی خوای پەروەردگار بن. هەروەها هەندێک عیبادەت بە دەمەکرێن، بە زمانەکرێن، وەکو قورئان خوێندن، وەکو شکرانە بژێری، سوپاسکردنی خوای پەروەردگار. هەندێک کردەوەش هەن، هەندێک عیبادەتی تریش هەن بە کردەوە ئەنجامەدرێن، وەکو ڕکوع و سجود و چوونە تەواف و نوێژ کە هەموویانی تایە، یان حەج کە هەموویانی تایە، یان پارە سەرفکردنە، یان حەیوان سەربڕینە، سەدەقە و خێرە. مقابلی ئەمانە شرکیش دیسان یان لە دڵایە، یان لە زمانایە، یان لە کردەوەیە. چۆن لە دڵا ئیخلاص هەبوو خواویستی، لە دڵیشا دیسان ڕیا هەیە، ڕیابازی، واتە نوێژەکانەکە بەڵام مەبەستی وەیە پێیشی چیکە بزانێ ئەوە نوێژەکە. سەدەقەیەکەکە دینارێکی ئاسم فڕێداتە ناو جامەکە بۆی تەقەی بە خەڵک ئاوڕ بداتەوە بزانن کە دینارێکی کرد بە خێر. خێرێکی کردووە بەڵام باسیە کاتەوە لە شوێنان بۆەوەی هەڵبەتە تەڵعاً خێر دوو جۆر خێرە، خێرێکیان باشتر وایە وەکو پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام فەرمێ کە بە دەستی ڕاستە دەیکەی دەستی چەپت پێ نەزانێ. هەندێک خێری تر هەیە خەڵک بیزانێ باشە، چونکە لە تۆ چاو لە تۆ کرد خێرە دەرسەڵیتەوە. مەسەلەن خێرە تەشجیع بووی لەسەر ئیشێکی چاکە،
خير صدقه سلاح كريم مجاهدي شي مسلمان يجي كشاله توكا خير مزجوتك بينا كردو يجي كبر مزجوتك بينا كاو اقتداء توك او انجح هندك لو عبادتنا ديسان بزمانه كرن شركي هيك بزمانه كرن شون شكرانه بجيري بزمانه كرن كفرانه بجيريش بزمانه كرن يكي قسيشي هلا برامبر بخواي پروردگار كان يعني لفظ عبارات يا شرك بكا يكي تريشان شون يطلان بكر دواكر عبادته وكل ركوع والسجود اوش ديسان شركيش بكر دواكر وكو شمانه وغير خواي پروردگار كوكو هندك كس كثير من عادات دسق المبسطية وزورا نشتين وطبعا وكل ركوعي ليلة هوش طبعا نابع شنك خواي جورك فرمي وادخلوا الباب سجدا يعني بالركوع أو بس مجورة ولا سجدا يعني ركعة يعني بشوي كمان وكبو عبادتها وكوكا هندي كان بودايي كان عبادات كان آواء هندك عبادات كان أول شيء أول طبعا عبادته ونابي إنسان مسلمان كتوقع لقل شيء تركا لا شيء ناتشبت وتوقع لقل أما الشركة كان يشان التصور أبو لبيرهوش والناسين إخوة يشان لعبادته كان أبو يشان للتشريع لتشريع كردنك بريتيا لويك يا سايش خواي پروردگار هي الرساية كي شريعتي خواي جوري تطبيق كردني بيستا مثلا خواي پروردگار لدو آياتي قرآني بيروزا باسي ميراثي كردو كتوزيع به وللذكر مثل حظ الأنثيين نارينيك بقدر حصي دومين ولا قريه لميراثه أما تشريع قانونا مثلا خواي پروردگار برياري داوكا إنما الخمر والميسر والأنصاب والأزلام رجس من عمل الشيطان فاجتنبوه خمر على خواردنو حرامة بحلال داناني شركة كفرة كابرات هتا أمره أرق أخواتها بلان خواي پروردگار وكو معصيته لسرية نوسيه بلان يكي جيتر أرق ناخواته وألي حلاله بكفر يجوري لسري مسا بالشركة لسري نوسي وقال لسري اعتقادش بمريه أتشت جهنم ومطلقا لريزي مسلمان حسابنا كلنا الدنيا شر أما شيء الشركة يجي ترى بويا أما يكي خواي پروردگار وعند تأكيد ليك إن الله لا يغفر أن يشرك به ويغفر ما دون ذلك لمن يشاء أما موضوع الشركة كحدود خواي پروردگار وعبدك بويني لخوي وبروان لناسيني لپرستني لياساداناني بروات بيشوان أو حدودا بشكينه